چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک ڕایدەگەیەنن سەرباری دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەوەی مووسڵ پێویستە کورد لە پێناوپەرستنی ئایندەی ناوچەکانی مادەی 140 ئەو بەشداری هەیەتی پاڵپشت بێت بە ڕێکەوتنی سیاسی و ڕێکەوتنەکانیش لەسەر بنەمای بەدیێنانی سارنووسیە و ناوچانە بێت. ئەرکی لە پێشینەی هەرێمی کوردستان ئەوەیە سەرکردایەتی سیاسی کە هەماهنگێکی باش بکەن خوێندنەوەیکی باشیان کرد بێ پرۆژەیەکی هەمەلایەنی گشتگیریان هەبێت لە پێناوی دەستکەوتن و پاراستنی ئەو ناوچانی کە پێشمەرگە خوێنی خۆی بۆ دەبەخشێ و میلەت بە چاوێکی پڕبایەخ و گرنگەوە تەمەشای دەکات پارێزگاری لێ بکەین نەکە خۆمان ببینە هۆکاری پاشە کشەپێکردن و لە دەستدانی دەستکەوتەکە. قیادەی سیاسی کوردی کە ئێستا هێزی پێشمەرگە دەبا بەڕێوە و تەوجیهاتی پێدەدا بەر لە دەستپێکی ئەو شەڕانە داخۆ هیچ سیستەمە هیچ پرۆگرامە هیچ پلانێکی لەگەڵ مەحافلە نێونەتەوەیەکانە بووە تاکو لە پاش ئازادکردنی ئەو ناوچانە کە جێی ناکۆکن ئێمەش بەش و ئایدیا و ئارا و نەتەوەی خۆمانی تیا جێ بکەینەوە. دەبوو لە پێش ئەوەی کە دەست بە ئۆپراسیۆنی گرتنەوەی مووسڵ بکرێ ئیتفاقێکی سیاسی لەسەر ئایندەی مووسڵ و ناوچەکانی دەوروبەری مووسڵ بکرێت چونکە بەو پێی کە بەشێکی زۆری قەزا و ناحیەکانی دەوروبەری مووسڵ ناوچەی کوردستانین و دەبواە ئەو ئیتفاقە بکرێ ئینجا حرەکە بکرێت بۆ گرتنەوەی مووسڵ. ئەندامێکی مەکتەبی سیاسیەکی تێشڕای دەگەیەنێت لە ماوەی ڕابردوو هەنگاوەکانی هەرێم بۆ پرسی ناوچەکانی مادەی 140 هەنگاوی لاواز بوون و پێویستە بە پلانەوە کار بووە ئایندەی ناوچەکانی مادەی 140 بکرێت. ئەوەی بەلای ئەمەوە گرنگە ئێمە لە هەر شوێنێک بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش گرنگە ئێمە شەڕی تیرۆریستانی داعش بکەین بەڵام گرنگە کورد و یان سەرکردایەتی سیاسی کورد بۆ دوای کۆتایی هاتنی داعش چ بەنسبەت ناوچە جێناکۆکەکان من هیوادارم ینی ئەم وەفتانە کە چۆدنتە بەغدا یان وەفدی ئەمریکی یان عێراقی کە هاتوونە زەمانەتێک هەبوو بێ بۆ ئەم ناوچانە و ئەو کێشانەی کە بە معلەقی ماوەتەوە لەگەر حکومەتی ناوەندی ویان بۆ دوای کۆتایی هاتنی داعشکە بەداخەوە دەڕێ من ڕم بێ هەندێک جار کێشەکان وای لێ هاتبێ لەسەر نەوت و هەندێک شتی دیکە ئەوەندە بیرمان نەکرد بێتەوە کە زەمانەت وەرگین بۆەوەی بتوانین لە دوای داعش تەبێ بە خۆتانەزانن ئێستا ئەمە ڕاستە هێزی پێشمەرگەی کوردستان شەڕی تیرۆریستانی داعشەکە هەر لە ئەمریکاوە لە هەموو وڵاتە جلهێزەکانەوە پێویستێکی گرنگیان بە هێزی پێشمەرگەی کوردستان هەیە بەڵام ئایا لە دوای کۆتایی هاتنی داعش بە هەمان شێوە بە هەمان نەفەس تەعامل لەگەر سیاسەتی کوردیان دەسەڵاتی کوردیەکەن وەک چاودێرانی سیاسی شڕای دەگەیەنن لەم ڕۆکەدا پێشمەرگە خوێن بۆ ڕزگارکردنەوەی مووسڵ دەڕێژێت و پێویستە بەشداریکردنی پێشمەرگە لەو شەڕەدا لە سەربەڵێنی سەرپێی نەبێت و پشتبەستوو بێت بە ڕێکەوتنی سیاسی. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.